سەرەتا باسێک لە مێژووی توندوتیژی بکەین. سەرەتا مێژووی توندوتیژیە گەڕێتەوە بۆ ساڵی 1960 کاتێک لە وڵاتی دۆمینیکان سێ خوشکە بن بە ناوی ماندیا و مینرووا و پاتریا. ئەم سێ خوشکە بەرامبەر بە دەسەڵاتی دۆمینیکان کە ڕافایل کەسێک بۆ بە ناوی ڕافایلەوە کە دەسەڵاتی دۆمینیکانی بەدەست بووە، کەسێکی دیکتاتۆر بووە. ئەم سێ خوشکە سێ کەسی شۆڕژگێڕە بن، سێ کەسی خەباتکارە بن، تێکۆشان بەرامبەر هێڵی نەتەوەپەرستی و هێڵی خیانەت و توندوتیژی و ستەم ئەکەن. بۆیە لەو کاتەتان ئەم سێ خوشکە لەسەر هێڵی تێکۆشان بەردەوامە بن، بەڵام دەسەڵاتی دۆمینیکان بەردەوام هەوڵی ڕوبەڕووبوونەوەی ئەم سێ خوشکە دات، هەوڵی ئەوەدا کە لە ناویان بەرێت بە هەر ڕێگایەک بێت. بۆیە چەندین جار ئەخرێنە زیندانەوە، چەندین جار توندوتیژیان بەرامبەر ئەکرێ. ئەم سێ خوشکە هاوژینەکانیشیان واتە مێردەکانیشیان وەکو خۆیان خەباتکار بوو، وەکو خۆیان تێکۆشانیان کردووە. بۆیە ئەخیر جار کە هاوژینەکانیان لە زیندانە بێ، ئەم سێ خوشکە هەوڵی ئەوە دەن هەرێکی کیان بچێتە زیندان بۆ لای هاوژینەکەی بۆ هەواڵپرسین و شتانە. بەڵام لەوێ لەلایەن دەسەڵاتی دۆمینیکانەوە هەر سێکیان دەست بەسەر ئەکرێن و زیندانی ئەکرێن، لە دواییشدا ئەکوژرێن لەلایەن ڕافایلەوە کە دەسەڵاتی ئەو کاتی دۆمینیکانی بەدەست بووە. بۆیە ئەمە دەنگۆیەکی جیهانی دروست ئەکات لەلایەن ژن و پیا و جیهان بەعام دێتە دەنگ لەسەرەوە. بۆیە لە پاش ساڵێک لە شەهیدبوونی ئەم سێ خوشکە و کوشتنی ئەم سێ خوشکە دەسەڵاتی دۆمینیکان کۆتایی پێتێ لە ژێردەستی ڕەفایەلە. بۆیە هەوڵ ئەدرێت لەلایەن خەڵکەوە زیاتر هەوڵ ئەدرێت کە ڕۆژێکدا بنرێ بۆ ڕۆژی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژی ژنان. بۆیە لە حەفتەی دیسەمبەری ساڵی 1990دا لەلایەن نەتەوە یەکگرتووەکانی ئەمریکاوە ڕۆژی 25 نۆڤەمبەر ئەکرێتە ڕۆژی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژی ژنان. پیاوی کورد کە لە دەرەوە وڵاتەکەی داگیر کراوە ستەمی لێ دەکرێت و توندوتیژی بەرامبەر دەکرێت، لە جیاتی ئەوەی خۆی هەوڵ بدات ئەو توندوتیژی و ستەم و داگیرکاریە کە لەسەر وڵاتەکەی و خۆی بەڕێوەچت خۆی لێ دەرباز بکە دێت هەموو ئەو توندوتیژی و ستەم و داگیرکاریە دێت لە ماڵ بەرامبەر ژن و مناڵەکانی ئەیکات. توندوتیژی بەرهەمی کاتی نییە، بەرهەمێکی ئەوە نییە مەسەڵەن بڵێ ئیستەیەکا و دوایی لەبیرکران، نە. توندوتیژی بەرهەمی زهنیەتە، بەرهەمی پەروەردەیکی سەقەتی کۆمەلگایە، بەرهەمی ماڵەوەیە، پەروەردەیکی ماڵەوە کە ئەساسەن کوڕ و کچ بە زهنیەتێکی جیاکاری پیاوسالاری بەخێو دەکرێت. دوایی ئەمە بە درێژایی تەمەن گەورە دەبی تا ئەگاتە ئەو حەدەی توندوتیژی بووتە شتێک طەبیعی. یعنی ئەمڕۆ ئێمە وەکو ئەندامێک لێرە ئامادە بووین سیمیناری هەڵستان بە ڕەخستنی سیمینارێک لەسەر جۆرەکانی توندوتیژی و هەروەها ئەو توندوتیژی کە لە کۆمەڵگەی ئێمە بۆ بەنێریت بەکار ئەهێنرێت، بە تایبەت ژن کوشتن کە بەداخەوە قەیرانێکی زۆر گەورەیە و لە شاری کەراردا بۆ بەنێریت ناموس کوشتن و ژن کوشتن. ئێمە هەستاین بە ئامادەکردنی ئەم سیمینارە هەتا وەکو هەستین کە خانمانی گەنج و کچانی گەنج لێرەیە هۆشیار بکەینەوە لەسەر ئەو جۆرە توندوتیژیانی کە لێرەیە ئامادەکراوە وەکراوە. واستاین بە دابەشکردنی نامیلکە بەسەر ئەو ئامادەبوانەی کە لێران جگە لە پێشکەشکردنی ئینفۆرمێشن واتە زانیاری بە ئەندامەکانی ئێرە. پەروەردەیەکی ڕاست خۆی بە دەبابە تەخێنتەوە بۆ ئەوەی دەبابە نێتە ناو شاری کۆبانی و تەسلیم نابیت. هەمومان ئارین میرکان لە بیرمانە چۆن خۆی بە چەتەکانی داعش تەقاندەوە و نەیانتوانی یەک تاڵەموویەکیشی بەدەستیان بکەویت، و چۆن لە شەنگال ژنی کورد بە هەزاران کرانە کاڵای جنسی و لە بازارەکان ئەیان فرۆشت، و چۆن ئەمان لێرە پارێزگاریەکەن. بزانن ئەمە بەراوردێکی حەقیقیە. ئەبوو هەموو تاکەکی کورد لە عمری 1 ساڵ تا 80 ساڵ ئەوها خۆی پەروەردە بکات، پەروەردەیەکی خۆی بکات کە بتوانێت پارێزگاری لە خۆی، لە خاک، لە ئاو، لە کللتور، لە زمان، لە هەموو شتێک بکات. و هەموو جاریش کە بیرەکەنەوە بینە پێش چاوی خۆتان کۆبانی و شەنگال. خۆ بەتەنیان کوڕ لەوێ شەڕی نەکرد
کچەکانیش لەوێ شەڕیان کرد کچە گەریلەکان پێش کوڕە گەریلەکان شەڕیانە کرد ئەها تەمەشا بکەن دوژمن لەوێ کە شکستی هینا ئیجا پیلانی بی بەکارێنت دژ بە ئیمە ئەوان پیلانیان هەیە ئایا ملەتی کورد چی هەیە بەرامبەر ئەو هەموو پیلانە بەرامبەر دەکرێت هیچ دانیشتینە بە هیچ پیلان و بە ئەوەی تەنانەت پەروەردەیەکی بۆ خۆمان بکەین پەروەردەیەکی مناڵمان بکەین لەسەر بنەمای ڕاست تا ئیستا دەستمان بۆ نەبردو دەتوانین بڵین ئافرەت خۆی بوونەوەرێکە کە تاوەکو ئێستا لە دەست هاتوو هاواری کۆمەلگا یاخود ئەوانی کە بەرامبەری ئەکرێت ژیانی داگیر کردووە ئافرەت لەم ڕۆژەدا کە 25 نۆڤەمبەریان بۆ دیاری کردووە بە بۆچوونی من پێویستە هەموو ڕۆژێک نەکەم ڕۆژێک بڵین مانگانە یاخود لە ساڵانە چەندین جار ئەم بابەتانە قسەی لەسەر بکرێت کاتێک ئافرەتێک ئەسووتێنرێ ئەکوژرێ دەستێژیەکرێت لەسەر بەلایانی جنسی بێ یاخود جەستەی بە یاخود لایەنی فکری و بیری ئافرەت بێت پێویستەکە کاری لەسەر بکرێت و دیاری بکرێت کە هۆکارەکان یاخود چارەسەرەکان بەدیتی من ئافرەت لەلایەنی پەروەردە زۆر گرنگە بۆ ئافرەت و بۆ خێزان و بۆ بنەماڵە لە هەموویەوە هۆکارەکان پێویستەکان لە پەروەردەوە بێت چونکە ئەگەر تاکێک پەروەردەیەکی دروستی نەبێت ناتوانێت کۆمەلگایەکی دروست فراهەم بکرێت و دروست بکرێت تا ڕادێک ئەوە گرنگە ژنان کچان بەشداری لەم جۆرە سیمیناران بکەن بۆ زیاتر ئاشنابوون لە جۆرەکانی تونتوژی و هۆکارەکانی چۆنەتی بەرەنگاربوونەوەیان بە تایبەتی دایکان و باوکان بە تایبەتی دایکیش کچانیش لەم تەمەناتە.